مزنا کاربدەستێن کۆشکاسپی دەبێژنە کۆنگرسێکا گەفا ئیرانێ چەند مەزنە. لە کەرکووک و دیالە گوندیان کورد ڕاستی ئێریشن چەکداران دەبن. و جهویەک لە زاخۆ ji dayek dibe û li İsraîlê dibe jeneralekî pile bilind. سلام و ڕێز و هیڤیان دەمەخۆش دەگەڵ کورد کۆنەکشن ji dengê ئەمریکا li Washington. لای منیشەوە ڕۆژ باش و میدوارم دەمێگی خۆش وەلمان بوونە سەر. کاربەدەستانی باڵای ترامپ وا چاوەڕوان دەکرێت لە کۆبنەوەیەکی داخراودا لە ڕۆژی سێشەممە ئەندامانی کەنگرس ئاگدار بکەنەوە لەبارەی ئەو هەڕەشە لەشکریەی کە کۆشکی سپی دەڵێت ئیران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە درستی دەکات. وەزیری دەرەوە مایک پۆمپیۆ لە نیوان ئەو کاربەدەستانەدایە کە بەریار وایە بە یاسادانەران بڵێ کە ئیران بەرپرسە لە تێکشکاندنی 4 کەشتی گواستنەوەی نەوت و هێڕەشەکانیدا لە هەفتەی ڕابردوو بۆ سەر 2 ئیزگەی پۆمپکردنی نەوتی سعودی. ترامپ لە ڕۆژی دووشەمەوتی ئیران زۆر دوشمنکاری دەکات. سەبارەت بە ئێران بابزانین چی ڕوودەدات. ئەوان کاری دوژمنانە دەکەن. لە ڕاستیدا ئەوان ژمارەیەکن لە هاندانی تێرۆریزم لەم وڵاتەدا. بەڵام بە دڵنیاییەوە وڵاتی ئێمەش زۆر ڕۆڵی هەبووە لەبەر ئەوەی ئێمە یارمەتی زۆر کەسان دەدەین. و من بە هیچ شێوەیەک لاریم لەوەدا نییە. ئێمە هیچ نیشانەیەک نابینین کە شتێک ڕووی داوە یاخود ڕوو بدات. بەڵام ئەگەر هاتۆ ڕوویدا بێگومان ناچار دەبین کە بە توندی وەڵامی بدەین. لە پێشدا وەزیری دەرەوەی ئیران محەممەد جەواد زەریف وەڵامی قسەکانی ترامپی دایەوە بە بیرهێنانەوەی کە بۆ ماوەی هەزاران ساڵە ئیران سەربەرز ڕاوەستەوە و شارخوازان هەموو ڕوەشتون لە نیوانیان جەنگیزخان ئەسکەندەری مەزن ئەو هەروەهەوتی ڕێز بگرە کار دەکات. ڕێبەرانی ئیرانی دەڵێن ئەوان شەڕیان ناوێ بەڵام تا ئێستا هیچ بەرژەوەندیەکیان پێشان نەداوە بۆ دانوستاندن لەگەڵ وڵاتە یەکگرتووەکان. هێزی دەریایی کەشتی فرۆکە هەڵگری 5 وڵاتە یەکگرتووەکان کێشەکی دەریایی و ڕاهێنان لە دەریای عەرەبیدا زۆرتر کردوونەتەوە لە ئامادەگیدا بۆ وەڵامدانەوەی هەر هەڕەشەیەک. لە لایەکی ترەوە ئاژانسی نیمەفەرمی دەڵێت ئیران 4 بەرامبەر زاخکردنی یورانیۆمی زۆرتر کردوێتەوە لە میانەی گرژیەکاندا لەگەڵ وڵاتە یەکگرتووەکان سەبارەت بە بەرڕەمەی ناوکی تاران. بێهروزێ کەمالڤان وتەبێژی ئاژانسی ئۆتۆمی ئیران لە دەمی کۆنفرانسێکی ڕۆژەماوانیدا وتی توانای بەرهەمهێنانی زاخکردنی وڵاتەکەی لە ڕێگای هەندێک گۆڕینی تەکنیکیەوە بەبێی زۆرترکردنێکی هیچ زنجیرەیەکی نوێوە یاخود سەنتەرفیوچ نزیکەی 4 بەرامبەر بووە. لەو کاتەی بۆ چوونی دوولەنگی ترامپ لە مەرایی و هەڕەشە بۆتە مۆری ڕێبازی دەرەوەی مەترسیەکان تەنها گەشەیان سندووە لە سەوداکردندا لەگەڵ ئیران کە گومان لە نێوانتارانە واشنگتن دەگەڕێتەوە بۆ 14. ڕەنگڤەدانا گرژیا دنێڤبەرە ئەمریکا و ئیرانê داسî beraxwe bi ser reftarê welat hêz û layinên rojhilata navîn de girtiye bi taybet Iraqê ku bi awayê gelek diyar ketiye jêr bandora Îranê. Gelo eger ev gefên ku Amerîka û Îran li hev dikin gihiştin astek nehîvîkirî helwestê Iraqê dê çawa be dinêvbera her du dostên xwe de. Endamê Perlemanê Iraqê diyar berwarî bi Skypê ji Bexdayê niha bi me re. Yekek diyar spas bi demê te Iraqî ketina diravek teng de eger ev gef û çavsorî germtir bin yan xirabtir bin Iraqî wê çawa xwe jê derêxin. ڕاستە زۆر سپاس طبعا ئەم هەمێ زانین vî demî de qeyranekî gelekî dijwar bi ser deverê de dibûrîte نتیجه او ملمنانیا هی نبینا ولات ایگرتیت امریکا دا و جمهوری اسلامی ایران دا و اف هفرکیه هنه روز بروز زالتر بیت میکجی گشتی را دکی هنده کو احتقانه که گله که مازن نتناف جاده دا هیا و تأثیره که مازن سر دبر سر کاک دیار پیوندی نخوشترین قیران داد بورید نه مخابن دنگی کاک دیار تتبرین جارجاران بلی کاک دیار اسیویدارم پیوندی ما باش به هلبت شروع فکرنین عراقیان
ji bo wê krîzê cudana lê me dixwaz bizanin hikûmetê çi helwestê fermî heye. تانوكا جيدا خي هل فرمي كي وصل ولا هل يستفرمينين مخابن پیوان بوند یک پیام یا كاك ديار دنجتات تبرين مخابن بيوان ديما ديار قال نباشا لاوازا خطابه دنجتات تبرين اسفيدال بلدناف جاد مخابن بيوان ديما ديار بالوالي اندام برلمان العراقي بغداد قال كي نباش بو وبيوان ديما هات برين ام لسر مثلا يعني كاريجريا جرجادين برا امريكا وايران دل لسر عراقي روش عراقي دا اخفتنا ام هيفيدارن بيوان ديما بقرتن وباشتر باش بو ام بكارين بابتي خوا بترش ربكين وا چاوەڕۆندەکری کەروەدەستانی وڵاتە گرتوەکان لە کۆتایی هەفتە یاسادانەران ئاگدار بکەنەوە لەبارەی هۆی هاندانی بەڕێوەرەتی ترامپ بۆ پتەوکردنی بارودۆخی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کاتێکدا هەوڵدەدات لە ڕاکیشان و هاتنە دەرەوەی ئەو کارمەندانەی کە زۆر پێوەستیان پێ نییە لە دام و دەستگا دیپلۆماسیەکانیاندا لە عێراق. ئەندامانی کەنگرس لە هەردوو پارتەکان لە کۆشکی سپی داوا دەکەن لە هەبەشیکردنی زانیاریەکان لەبارەی ئەو هەڕەشانەی ئیران کە لەبەر چاوە. Rêveberiya Trump bi pêv û kiryarên xwe li ser Îran û hevalbendê wê zexta zêde dike. Heke berjewendiyên Emerîkayê were êrişkirin bêguman em ê bi awayekî guncav bersivê bidin. Qanûnder daxwaza agahdariyên pirtir dikin. Ez bang li wezaretên karê û derve dikim. Berevaniye dikim ku werin ver û jî me ra bêjin ka çi dibe. Ji ber ku bila ku min di rojnameya xandiye, ez nizanim ev tehdîda çi ye? پێویستیان مە بزەڵالکردنê heye em bersivdanan dixwazin û em wan aniha dixwazin. Heke hûn ji serok Trump ihtimala şerekî bi Îranê re bipirsin ew ê tenê wisa bêje. Hevî dekem ne. Hinek ditirsin ku ev jî wekî dagirkirina Iraqê ya di 2003 bibe. Em carek din xapandina wekeya hebûna çekê kîmyawiyê Iraqê naxwazin ku em têkilî şerekî wêran kar kirbûn ku tu çekekî wêran kar nehatbû dîtin. Em cardin wê naxwazin. Pêşniyarê fermandarê bereyê hêzên Amerîkî yê li Iraqê divê Amerîka reftarê Îranê bide guhertin, ne guhertina rejîma Îranê. Ramana dagirkirinê ez bawerim ne tiştekî ciddi ye li ser maseyê. Divê em heta niha fêr bibana, bi taybetî jî piştî buhara Ereban, piştî guhertinên rejîman, her tim tiştên em hêvî dikin pêk nayê. Bo an niha piraniya Komariya bi sedema kiryarên bereyên Îranê dixwazin pîşvaniya rêveberiyê bikin. Ez piştgiriya pengavên rêveberiya Amerîkî dikim ku karînên me yên leşkerî li herêmê xurtir dike. Ew peyamekî baş tiştîne Îranê ku gertukiryarên sala 2004 2005 û 2006 dubare bikî û bi hezaran leşkerên me bikujî birîndar bikî, em ê hesabê wan tişte bipirsin. Ev pir zelala herkê Îran êrij bike ew ê şerek derkeve, herkê Îran êrij neke ew ê şer nebe. Di heman demê da gelek demokrat jî biryarên xwe eşkere nakin. Ez dixwazim armanca kampeyna me ya guhaştîna dijî Îranê biperjînim. Gelê Emerîkî mavdarin ku bizanin çi dibe. Heke serok Trump û komariyên Kongresê plan dikin Emerîkayê bêxin nava pevçûnekê heta şerekî li rojhilata navîn gelê Emerîkî mavdarin bizanin û mavdarin sedema wê jî bizanin. Hefta borî bo rêberên Kongresê civînên agahdarî yên nepenî pêk hat. Rojên bêda bo karbidest û qanûnderên her du partiyan jî civînên agahdariyê têpîlan kirin. Endamên Demokratên Kongresa Amerîkî dibêjin dema ku bi rêveberiya Serok Donald Trump qaîl nebe zanyariyên pêtir bide li ser raporta Lêkolerê taybet Robert Mueller û qaîl nebe li pêş Kongresê şihadeya bide ew Amerîka dêxin krîzek destûrî. وەشەر لەبارەی چەند کەنگرسی وڵاتە گرتوەکان بەسەر کۆشکی سپیدا چاودێری هەبێت مشتومڕێکی دروست کردووە لەبارەی هاوسەنگی دەسەڵات لە حکوومەتی وڵاتە گرتوەکان.
کۆنگرس کە چاودێری کۆشکی سپی دەکات زۆر جار ئەمە ڕوبەڕووبوونەوەی لە نێوانیاندای لێ دەکەوێتەوە. بەڕێوەبەرایەتی ترامپ بڕیاری داوە کە ڕێز لەو سوێندەی بۆ دەست بەکاربوونیان خواردویانە نەگرن. بەرەنگاربوونەوەی پەیوەست بە سەرپەرشتیکردنی کۆنگرس یاسادانەرانی دیموکرات لەو بارەوە دەڵێن کۆنگرس سنووری خۆی بۆ ئاستێکی زیاتر بەزاندووە. ئێمە ئێستا لە قەیرانێکی دەستوری داین. بەڵام دەستوری وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ناڕوونە سەبارەت بە پارسەنگی دەسەڵاتەکان لە نێوان دوو لقەکەی حکومەتدا و دەنگدەرانی سەر سۆرماندووە. بەدڵنیایەوە جۆرێک لە قەیران لە گۆڕێدایە ناتوانم بڵێم کە بە قەیرانی دەستوریدا بنین. سەرۆک ترامپ پێشتر دەسەڵاتی سەرۆکایەتی تاقی کردەوە و ڕەوشی تەنگەتاوی ڕاگەیاند دوای ئەوەی کۆنگرس ڕازی نەبوو بووجە بۆ بنیادنانی دیواری بربەستی سنووری لەگەڵ مەکسیکدا دابین بکات. بەڵام سەرۆک لە تویتێکیدا گوتی دیموکراتەکان خۆیان کێشەکەن. تەنها کێشە کە ئێمە هەمانە کێشەی زۆرینەی ئەم کۆنگرسەیە. لە سەدا 66 دەنگدەرانی ئەمریکایی لە ڕاپرسەکەی ئەم دوایەی زانکۆی کونیفیاک گوتیان نابێت دیموکراتەکانی خانەی نوێنەران سەرۆک تۆمەتبار بکەن. بەهزری من ئەمە هاژوهۆژێکی زۆرە سەبارەت بە هیچ کاتێک ئەوەی کە لە دەسەڵاتدایە بە دەنجی بەرز ناڕزایی دەربڕێ بەرامبەر بەلایەنەکەی تر ناڕزاییەکە لە یەک لایەنەوە دەبێت بەڵام ئێستا لە هەردوو لایەنەوەیە. سیستمی حکومت ئەوەی لەلایەن دەستورەوە داڕێژراوە پێشتر شکێنرا کاتێک سەرۆک ڕیچارد نیکسن دەستی لە کار کێشایەوە لە بری ئەوەی تۆمەتبار بکرێت بەهۆی تاوانی گەورە و بەدرەفتاری پێشتریش کاتێک بەرەنگاربوونەوە ڕوویدا لە نێوان ستانە ئازاد و ئەوانەشی خاوەنی کۆیلە بوون کە جەنگی نێوخۆی لێکەوتەوە. شارەزایەن دەڵێن سەبارەت بە بانگێشتی ئەندامانی بەڕێوەبەرایەتی ترامپ بۆ دادگا کۆنگرس دەسەڵاتێکی فراوانی هەیە. کۆنگرس ناتوانێت پێشێلی دەستور بکات سەبارەت بە ناچارکردنی خەڵک کە گەواهی بدەن لە دژی مافەکانی پێنجەمین گۆڕانکاری دەستوری کە لە دژی خۆتاوانبارکردنە. بەڵام سەبارەت بە ناوەڕۆکی بابەتەکە ئەوان دەسەڵاتێکی بەرینیان هەیە. ڕەنگە ئێستا سەرۆک پێداگیری لەسەر دەسەڵاتی جێبەجێکار بکات. ئەمە ئەو شتە بوو کە من 5 مانگ لەمەوبەر پێشبینیم بۆ کرد کاتێک کۆنگرس دەستا و دەستی کرد. لەکی سێهەمی حکومت کە دەسەڵاتی قەزائیە دەتوانێت بەرچاوڕوونی بدات. قەیرانی ڕاستەقینەی دەستوری ئەوە دەبێت کە ئەگەر دادوەری فیدرالی فەرمانی ئەوە بدات کە سەرۆکیان ئەوانەی کاری لەگەڵدا دەکەن یان لایەنی سێهەم دوای تاوتوێکردنێکی تەواو راپۆرتەکە ئامادە بکەن. بەڵام سەرۆک فرمان بدات ئەو کەس و لایەنانە ئەو کارە جێبەجێ نەکەن. ئەو ڕەتکردنەوەیە دەشێت هزری دەنگدەران بگۆڕێت. ئەمە وڵات بە ئەندازەیەکی زۆر دابەش دەکات. جا ئەگەر کەمێک شەفافیت هەبێت کە تیشک بخاتە سەر هەموو ئەو مەسەلانە ئەوە ڕەنگە پێشڕەوی بکەین. کێ دەڵێت ئەوان گەرەکیانە حکومەتێکی کارە هەبێت. وەزیری کاربڕێکەری بەرگری پادشانەهان بژاردی سەرۆک ترامپە بوو وەزیری بەرگری ئایندەی وڵاتە یەکگرتووەکان. دەبێت ئەو ڕێبەراتیە پەنتاگۆن بکە ji بۆ دەرباسکردنا چەندین ئاستەنگێن لە پێش لەشکری ئەمریکی لێخۆناغا هەری bi zehmet jî wî re pesendkirinawiye ji aliyê kongressê. دوای زیاتر لە 4 مانگ چاوەڕوانی جێگری پێشووی وەزیری بەرگری بربژاری پۆستی هەرەبەرزی مەدەنی وەزارەتی بەرگریە. کارناسان دەڵێن ئەو چاوەڕوانیە وای کردووە کە بۆ شەنەهان ئەوەندە ئاسان نەبێت کە جێگری وەزیری بەرگری پێشوو جیم ماتس بگرێتەوە. بە گرفتە پێشینەیەک بدۆزیەوە کە وەک کینجی ماتس جێگای ستایش بێت. مەبەستم ئەوەیە بۆ هەر کەسێک درێژەپێدانی ئەوە بەڕاستی کارێکی سەخت دەبێت. لە هەمان کاتیشدا نابێت ئەوەش بەهێند نەگری کە یەکێک لە ماوەی 2 ساڵ وەک جێگری وەزیر دەتوانێت فێر بێت. شەنەهان هیچ ئەزمونێکی کاری حکوومەتی نەبوو پێشەوەی 2 ساڵ لەمەوبەر بێتە وەزارەتی بەرگری و لەم دوانەدا دوای لێکۆڵینەوە لەسەر ڕابردووی لە کۆمپانیای بۆینگ دەرکەوت ڕابردوویەکی باشیا بووە. لە دەمێکدا کۆمارەکان نیزەکەی مسۆگەرن کە دەنگ بۆ پژڕاستکردنی شەنەهان دەدەن، بەڵام دیموکراتەکان ئاماژیان پێداوە کە ناوبرا و سەبارەت بە نەبوونی ئەزمون بۆ کارێک لە ئاسی جیهانیدا ڕوبەڕووی پرسیاری قورس دەبێتەوە و داخوا دەتوانێت لە بەرامبەر سەرۆک ترامپدا ڕابوەستێت. هەندێک نیگەرانی هەبوو کە داخوا شەنەهان دەتوانێت وەک کەسێکی گونجاو لە پشتی دەرگا داخراوەکان بێت و ئەگەر بڕیارێکی پێباش بێت یان نا ئەوە سەرۆک ئاگادار بکاتەوە. ئەوە تەنیا گرفتێک نییە. دوایین بودجەی لەشکری لەلایەن کۆنگرسەوە گونجاو بوو و لە کاتی خۆی ڕەوانەکرا. بەڵام ئێستا کە کۆنگرس لە ڕووی سیاسیەوە بۆتە دوو بەش ئەو ڕەهەندە درێژەی نابێت.
شەنەهان پێویستە ڕێگایەک بدۆزێتەوە کە ئەو مەبەستانەی خوازیارەتی و لە بودجەی 2020دا دەیبینین لەگەڵ استراتیژی درێژخانی بەرگری نیشتیمانی بیان گونجێنێت و لە دەمێکدا گرژەکان لەگەڵ ئێران هەروە زیاتر دەبێت ئەرچی شەنان سەختتر دەبێت. بەڕێوەبەرەتی ترامپ بەڕاستی زۆر جەخیر لەسەر مەسەلەی ئێران دەکات دەکرێت دەرەنجامی باش یان خراپی لێ بکەوێتەوە چاو لە شەنان دەکەم کە لەسەر خۆ بێت بەڕژدیش بیر بکاتەوە کە چۆن هەسوکەوت لەگەڵ هەڕەشەی ئێران بکات. وەزارەتی بەرگری لەشکری زیاتری بۆ نێو هەریمەکە ناردووە بۆ ئەوەی بەرەنگاری هەڕەشەکانی ئێران بێت. ڕێبەرانی جیهان داوای دان بەخۆ داگرتن دەکەن و هەردوو لایانی شەڕواتە ئەمریکا و ئێران دەڵێن شەڕ ناخوازن. گوندە کوردەکان لە ئەوسانەکانی کەرکووک و دیالەوە بە تایبەت لە دەوروبەری خانەقین لە ژێر هێڕۆشێکی سەختدان لەلایەن چەکدارانی داعش و پیاوانێکی و چاکدارانێکی لە ناسراون و تایسە 6 جوتیار کوژراون و بڕێکی زۆرش لە گەرموجو و کشت و کاڵیان سووتێنراون. پەیامنێرمان سەردانیا و ناوچانەی کردووە ئەم ڕاپۆرتەی بۆ ئامادە کردوین. ئەمە پرسەی جوتیارێکی کووردە کە چەند ڕۆژێک لەمەوبەر لەسەر دەغڵودانەکەی لە گوندی یوسفبەگی پارێزگای دیالە بۆمبێکی چێنرا و پێدا تەقیەوە و گیانی لەدەستدا. لە ماوەی 10 ڕۆژی ڕابردوودا 6 جوتیاری کورد لە پارێزگای دیالە بە شێوازی جۆرا و جۆر لەسەر زەوی و زارەکانیان کوژراون. تێڕەسینە بۆ بۆیسان چرداخی هەسمان ناو بوسانەگە بەرمیلی ها بەردەمی و باخچەی داری هەسمان زەردەلی من ڕۆشتم بۆ دارە زەردەرێگان باگم ڕۆشتە ناو چرداخەکە وەختی ڕۆشتە ناو چرداخە تەقیە پێ و نانەسەی ناو بەرمیلەگە وەڵا کاک هەموو شەوێتیان دەدەن لە ئاوایە گەریگانە دەرمانکەن چیان وە کەرکوو کرد گەرگیانەوە ئێمەش بیکەین هەی هاوار ئێمە نە کورد لە سەرمان تێدە جواب نە عەرەب لە سەرمان تێدە جواب کەس لە سەر ئێمە نایەتە جواب سوێن بەخوا ئێمە کورد ئێمەی فرۆشتە عەرەبیش ئێمەی فرۆشتە بێن بۆ ناو دێگە هەمووی دێگە هەڵسیا بە چەک مقاومەیمان کردووە لە تەکیان. هێرشکردنە سەر جوتیارانی کورد لە کەرکووک و دیالە گەیشتووەتە ئاستێک پەرلەمانتارانی عێراق داوای هاتنەخەتی بە پەلەی حکوومەتی عێراق دەکەن. چەکداران کە هەندێک بە داعش و هەندێکی تر بەدەستی سیاسی ناوی دەبن بە هێرشە بەردەوامەکانیان گوندنشینە کوردەکانیان هەراسان کردووە. چەکداران داعش کاکێکیان لەم لە هەیە ئەم چەمە هەیە وازە ئەم دەرگاوە لەژە ئەوازە ئەلەی لە شەدری من وازە لە سێشونە وازە نانی چۆڵە بە ئارازوو خۆیان ئەڕۆن و ئەتیان جاران ئەلەم لە پێشمەرگەبی ئەلەم لاش پێشمەرگەبی ئەلەم لاش پێشمەرگەبی داعشەکان و کێف خۆیان فرتەکەن ئەم ناوە شەوانە تاشەوەکی وامەسە کشتی تادید کریای ئەم مناتقە کشتی چۆڵە ئەمە مەردان کەسلەتی نەما کشتی چۆڵە مبارەکیشەم نەبس ئەو ڕۆژە ئەبۆ تەقێبان و برادەرمانە نەبیلە. گوندنشینە کوردەکانی کەرکووک و دیالە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا دەیان دۆنم دەغڵ و دانیان سووتێنرا گومان دەکەن دەستی سیاسی لە پشت هێرشەکانی سەریانەوە بێت. تا ئێستاش واز نایرن بە ناوی داعشەوە شەوانە دێن خەلەودانی خەڵکی ئەسووتێنن بە ڕۆژیش هەوێ حکوومەتیان لایە ئەگەر بگیرێن شوش بۆیان نییە بە شەویش داعشن تێن تا کوردەکوشن و بۆمبی چێنراودا ئەنیێن کوردەکانە کوشێ و دیار نییە ململانەی نێوان جوتیارە کورد و عەرەبەکان لەسەر خاوەندارێتیکردنی سەدان دۆنم زەوی وزار بەکوێ دەگات بە تایبەت هەرێم و بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکانیان هەماهەنگ نین و دۆخی ئەمنی ئەو ناوچانەش ئاڵۆزە. ئەم ڕێگەیە بۆ هاتوچۆکردنی هاوڵاتیانی گوندەکان دروست کراوە بە ڕۆژ گوندنشینەکان هاتوچۆ بەم ڕێگەیەدا دەکەن بەڵام بەشەو ئەم ڕێگەیە دەبێتە ڕێگەی چەکدارانە ناسراوەکان و چەکدارانی داعش. دڵشادەنوەر دەنگی ئەمریکا گوندی یوسفبەگ. هەتا ژی 10 ساڵی ژی ناحوم زاکین لەزاخۆ مەزن دەبوو و لور بوو لێ مالباتاوی لە ساڵە 1948 دچە ئیسرائیلی ناحوم دەکەوە ڕێزین لەشکەری ئیسرائیلی هەتاکو دبە ئەفسەرێک و ژەنەڕاڵێکی پلە بلندی وڵاتی لە دەمی سرەدا ناخوا ji بۆ ئیسرائیلی هەفکاریمە نەجی باڵایی دیدارێک پێڕەکرد بوو. وی زاروکیە خۆیان حتا 10 ساڵیە باژارێ زەخۆل گەل ئاڤژەنی و پێلێن خابیری دەرباس کرد. لێ لە ئیسرائیلێ
ئەو جەنەرالێکی لەشکەری بوو و 30 ساڵان خزمەتە لەشکریە کردە و di şerên giran da bejdar bûye. I was a tank company leader. دەما ئەس vegeriyan wê çaxê şerê 6 rojan dest pê kiribû. Ji wê çaxê û vir de ez di leşkeriyê de mam. Di şerê 6 rojan da û di şerên Yom Kîpor de ez serfermandarê betalyona tankan bûm. Hevjînên cengawaran gelek zehmetiyê dikişînin, bi taybet bû serleşkirekê wekî Nahum Zakin ku welatê wî berdewam di xweparastinê da ye. It's not easy to be wife of military person. Di dema cengan da ji bo hevjîna leşkerekî ne wiha hêsanî ye. 12 salan ez li Sîna di şer de bûm. Ya rastî wê bi tenê 4 zarok mezin kirin. Ji bûnê heta xwendina amadeyî. Ez dihatim mal gelek mandî û pirî xerîbî. Da ji bo 24 demijmêran bêm û cardî wê bi tenê bihêlim. Wê her tişt bi rêve dibir. Eger tu ji min bipirsî, ez gelek deyndarê wê me. Piştî sala 1948 cihûyên li hemî cîhanê belavbûn nêzîkî xewna xwe dibûn. Xwe amade dikir ji bo xwebgehînin axa pîroz Orşelîmê. Malbata Nahum Zakin jî yek ji wan bû. May 1951. Meha Gulanê sala 1951 malbata min ji Zaxo bar kir bi rêka Bexdaya paytexta Iraqê bi firokê hatine İsraîlê. Sala yekê li İsraîlê ne wiha bi sanahî bû. Em sê rojan li bakurman li Heyfa paşê hatine dewrûberên Orşelîmê. Ji zaxuya wî ya dijiyê zarokiyê da dîtibû çil bîrê maye. I was born in Iraq, in Kurdistan of Iraq. Li bajarê Zaxoyê Kurdistana Iraqê di sala 1940 de ez hatime dinê. Ya rastî tiştê dema zarokiyê dihêt bîra min. Zaxo cihekî gelek xweş bû. Rûbar di nav de dihat xwar, mirovên ji rêzeyên sade bûn, cihû li gel Kurdan û Ereban dijiyan, cîranî û hevalîniyeke baş hebû. Tiştê xerab nayê bîra min. Tenê dema İsraîlê dewlet ragihand hind Erebên tundrê hewl dida pirsgirêka di navbera me û cîranên me da çêkin. Bi hêviya îsal vêre û salek din li Orşelîmê dijiyan. Ji bo wan Orşelîm û pîroziya wê ya olî pitir naskirî bû ji dewleta İsraîlê. Her kesî bîr li Orşelîmê dikir. We heard about Jerusalem, not about Israel. Li Zaxo em tenê li ser Orşelîmê agadar bûn, ne İsraîlê. İsraîl ji bo me ne pirsgirêk bû. Ji bo me, ji bo kesên bawermend Orşelîm girîng bû. Ji ber ku Orşelîm çavkaniya me ye ku di Tewratê da behs dike. Kesekî bi Tel Aviv yan bajarekî din nedizanî. Tenê Orşelîm bû. Di 79 saliya xwe da Nahum Zakin pertûkek li ser serbûra xwe ya leşkerî nivîsand û di roja serxwebûnê û bîranîna wê da ew dîsan ji aliyê dewleta xwe ve tê xelatkirin. Necîb Alayî, Dengê Amerîka. لە شەوانی مانگی ڕەمەزان هاوڵاتیان لە شاری سلەیمانی بە ژوورەبازیەکی فەلکلۆرانە وەکو سینی و زەر شەوانیان بەسەر دەبەن. لە شاری سلێمانیدا شەوانی ڕەمەزان وەکو شەوەکانی تر نییە بۆ هاوڵاتیان. بەڵکو لێرەدا هاوڵاتیان لە چین و تەمەنە جیاوازەکان کۆ ئەبنەوە و شەوانیان بە یاری سینی و زەرفەوە بەسەر ئەبەن. یاری سینی و زەرف یاریەکی کۆنی ناوچەی گەرمیان و بە تایبەتیش کەرکووکە کە زیاتر لەلایەن هاوڵاتیانی تورکمانەوە پەرەی پێدراوە. لە ئێستاشدا تەشەنەی کردووە و لە شاری سلێمانیدا هاوڵاتیان کاتەکانیانی پێوە بەسەر ئەبەن. پێشکەوت هاوڵاتیەکی شاری سلێمانیە ئەو خاوەنی بیرۆکەی کردنەوەی ئەم کارتریایە بووە بۆ یاری سینی و زەرف. ئێمە وەک ژمارەیە ڕۆژنامەنووس و وەک ژمارەیەک هاوڵاتی شاری سلێمانی بیرمان لەوە کردەوە کە بتوانین ئەو نەریتە بگوازینەوە بۆ شاری سلێمانی تێکەڵی نەریتەکەی کەی بکەین کە یاری کڵاو کڵاوێنێ پێڵن. یاری سینی و زەرف لە سینیەک و 11 زەرف و بۆنجوقێک پێک هاتووە کە وەختێک گروپی یەکەم بۆنجوقەکە لە یەکێک لە زەرفەکاندا ئەشارنەوە گروپی دووەم ئەبێت هەوڵ بدەن بیدۆزنەوە بم شێوەیە خاڵەکانیان کۆکەنەوە. یاری سینی و زەرف پێک هاتووە لە سینیەک و 11 زەرف.
ئەم 11 زەرفە بۆ تەیە بە 2 گۆڵ بنزوقێکی تیا شارداوەتەوە پێ ئەڵێن بنزوق میرگا بنزوقی تشتێکی ئەوهانەدایانەی لە ناوی ئیشاریتەوە بە 2 گۆڵ بۆ تەیە بی دۆزیتەوە 2 گوڵت هەیە لەگەڵ دویەکە ئەگەر لە دووەکە تا بێ 2 ئەنووسرەیە لە باقیاتی گوڵەکانی شت لێدا تەیە نەبوو چەندێک بمێنێتەوە 2 گوڵەکەش ئیسا بکرێ لەگەڵیا ئەنووسرەیە ئیتر لە دەوە دەست پێەکە تا مەسەلەن لە دووەوە تادا برنەوەکەی 3 بە 3 دانیشێ لە 100 خاڵە هەر لایەک 100 خاڵ بگرێ ئەوە پێی ئەڵێن دینگە ئێمە دینگەیەکمان گرت دانیشینەوە بۆ 100 دووەمیش ئەگەر هەر هەمان 100 خاڵ کە گرتوێتی بیگرێتەوە ئەوە ئەکا یاریەک براوە بووە لە 2 دینگەیە ئەم یاریە لە ئێستادا بووەتە هۆکارێک کە هەموو نەتەوە ئاینزا جیاوازەکان کۆ ببنەوە بە مەبەستی بەسەربردنی کاتێکی خۆش وەک خۆیان ئەڵێن برایەتێک لە نێوانیاندا دروست ئەبێت یاریەکە بە گشتی یاریشی خۆشە کاتێکی خۆش بەسەرەبێت لەگەڵ کۆمەڵێک برادرە بە تایبەت دەگەل لە کەرکووکەم یاریە بکرێت دەبینیت برایەتیش تەواو نێوان پێکاتەکانە دروست دەبێت چونکە کورد و عەرەب و تورکمان لەسەر یەک سینێک کۆبنەوە کەواتە توانین بڵێن یەک سینێک دەبێتە کۆکەرەوەی هەموو لایەنەکان هەموو پێکاتەکانی کەرکووک یعنی بۆیە لە سلێمانیش ئێستام لەگەڵم برادرانە دانیشتوم لەوانێ دوانیانە ناسم پێ ئێشیان ناسم ئەم یاری ئاشنایی دروستەکە لە نێوان تاکەکان و فەردەکانە ئامانجی سەرێکیمان لەم بیرۆکەیە یاخود لەم ناوەندەیە کە دامان وەزراندووە ئەوش تێکەڵکردنی کەلتورەکان تێکەڵکردنی قەومیەتەکان کورد و عەرەب و تورکمان ئەگەر ئاینەکانیش هەبێت لێرە تێکەڵیان کەین و برایەتیەک و پێکەوە ژیانێک لێرە دروست بکەین. یاری سین و زەرف تایبەتە بە ناوچەی کەرکووکەوە بەڵام لە ئێستادا پەلی هاویشتووە بۆ شارەکانی تر و لە سلێمانیشدا لە مانگی ڕەمەزان هاوڵاتیان شەوانی پێوە بەسەر ئەبن و لەگەڵ هاوڕێکانیاندا ڕوو لەم شوێنە ئەکەن. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. دیارە ئەف یاریە وەکی ڕێباز مەجیدی بەحس دکا تایبەتە بە دەڤەرە کەرکووکیان لە کەرکووکی گەلکێ ناودارە بناو خەڵکێدا پێبێژ یاری وەسا جانی تو زانی شەوانتی کرد شەوێ زستانە نەها وەکو ڕەمەزان مەها ڕەمەزانی هەلبەت دەمی هەندێک و ئەف ڕەنگە یاری بینەکردن وەکو ئەو یادیت بژنی گوستیلکانیان گوستیلێنە بژنی خەڵک دیکە تلوان ڕۆژە بانشەوە واتە ئەم یاریە لە هەموو بەشەکانی کوردستان و یاخۆ شارەکانی کوردستاندا باو نییە دیارە تەنها لە کەرکووک و سلێمانە و ناوشانەیە هەتا بەرنامە بەیە کورد کۆنەکشن هەر شاد و بەختەوەر بن و خوداحافیز بمێنە خۆش.